ناب ئەوەیکی ڕاستەخۆ ئەحمەد حاجی ڕەشید بریادەری لژنەوەداری لە پەرلەمانی عێراقی بمەڕێ. ئەفزەمێتە باش کاک ئەحمەد داوی پێشهات لەسەر ڕەوشە دارایی ئابووری ناوبەرە حکوومەتە هەرێما کوردستانê û حکوومەتە بەغدا چییە؟ ئەفدەمێتە جی باش و گەلێکی مەمنونی برای عەزیز سەبارەت بە کێشەکانی نێوان هەرێم و بەغداد ڕۆژ لە ڕۆژ بەرەو قوڵبوونەوە ڕوا قوڵبوونەوەکەش لەسەر ئەساسی بودجەی 2016 دەست پێکاتەوە چونکە بودجەی 2015 ئەو ئیتفاقە نەوتەیەکەوە لە نێوان هەرێم و بەغدادا واژوو کرا نەتوانرا جێبەجێ بکرێ بەوەی هەر لایەک تۆمەتباری لاکەی دیکەیە کرد. یەکێک لە مادەکان کەوا ئەو تەنگەژەی زیاتر دروست کردبوو بریتە لەوەی کەوا پشتی لە ساحەڤە ڕاستە جێگیر کراوە و لە بودجەی 2016 جێگیر کراوە بەڵام وشەی ئینفاقی فعلی لە بابەتەکەیە واتە چەندێک خەرجی بکرێت لەوە لە ساحەڤەی وەرەگرێ بۆیە ئەو نەوتەیەکەوە هەرێم ڕادەستی سۆمۆیەکە بە ئەندازەی نرخی نەوتەکە پارەی دەست ناکەوێت بۆیە لەوە کەمتری دەسەکەوێت بۆیە هەرێمی کوردستان بڕیاریداکەوە خۆی سربەخۆنەوە بفرۆشێ. ئێمە لە کاتی خۆیدا ئاماژەمان بەوەدا پشگیری لە فرۆشتنی سربەخۆی نەو دەکەین بەڵام بەو مەرجەی هەرێمی کوردستان زەمانەتی ئەوە بکە کە لە ڕووی قانونیەوە هیچ کێشەیەکی بۆ دروست نەبێ و لە ڕووی سیاسی و هیچ کێشەیەکی بۆ دروست نەبێ و ئەو بڕەبوجەی کە دەستیەکەوێت لە فرۆشتنی نەوتی خۆی بە ئەندازەی ئەوە یا شتێک لەوە زیاتر بێ یا کەمتر بێ کێشە نییە بەڵام بەرپرسانی هەرێم باسییان لەوە کرد کە ئێمە هیچ کێشەیەکمان نییە دیارە بەو شێوەیە دەرنەچوو ئەوەتانە سکاڵا تۆمار کراوە بێژگە لەو سکاڵایە من لە ماوەی ئەم چەند ڕۆژە خەبیرێکی دەولیم بینی کە باسی لەوە کرد سکاڵای تری تۆمار کردووە عێراق لە دژی فرۆشتنی نەوت کەواتە کاک ئەحمەد کێشەی دارایی کێشەی بۆ ناردنی پەترۆلی هەرێمی کوردستان بۆ دەرەوە دروست بووە؟ بەڵێ بەتەکید دروست بووە چونکە لە ئێستادا ئەوەی بە ئێمە وترا لەم ئاخر لقامان لەگەڵ ئەو خەبیرە دەولیە باسی لەوە کرد کە چیتر هەرێم ناتوانێت ڕاستەوخۆ لە بۆرسان نەوت بفرۆشێ ناچار پەنای بردووە بەر ئەوەی کەوا لە مینای جیهان کە ناقیلەیەک نەوت بارەکە ئەڕواتە خارجی میایی ئەقلیمی تورکیەوە پاشان لەوێ ئەکرێتە چەند ناقیلەیەکی دیکە یاخود ڕاستەوخۆ برێتە مینای عەسقەلان و هەندێک مینای دیکەی نزیک لەوەوە اینجا ئەفرۆشەکە ئەمە وای کردووە کولفەی نەوتی هەرێم کولفەی فرۆشتنی نەوتی هەرێم لە جاران زیاتر بێ بۆیە ئەو بڕەداهاتەیە ئەگەر بیشگەڕێتەوە بۆ هەرێم داهاتێکی کەمترە لە جاران و هەندێک لە کۆمپانیاکان هەندێک حەزەریان بۆ دروست بۆ لەوەی کار ڕاستەوخۆ ناتوان نەوتی هەرێم بکڕن. ئەمەش دیارە دەرەنجامی ئەو سکاڵایانە بۆ کە حکوومەتی عێراقی تۆماری کردووە دەرەنجامەکەشیە بینین ئەگەر ڕێگەم دەی دەرەنجامەکەشیە بینین کە حکوومەتی هەرێم بڕیاریدا بوو پێش دەژن موچەی مانگی حەودا بەشکا بەڵام نەیتوانی دیارە ئەو سەبەبە بووە کە پارەی بەدەست نەکەوتوت. بەڵێ حکوومەتی عێراق بە تەمایە سکالەیتر لەسەر هەرێمی کوردستان تومار بکە ئایا وردەکاری ئەم سکالە چنە؟ حکوومەتی عێراقی ئەڵێ من دەستور حاکمە لە مشکلەکە لەوایە دەستور مادەکانی مەتاتین لە مادەی 111 دەستوران نووسراوە نەوت و غاز مڵکی گەلانی عێراقن ئەم تەفسیرە لە مادەی 112 تەفسیر کراوە کە ئەو حقوولانەی حالین عێراق ئیدارەیانەدا بەڵام ئەو حقوولە مستەقبەلیانە بە مشتەرەکی ئەم کەلیمەی مشتەرەکیە وای کردووە کەوا عێراق بەشێک لەم مەسئلەیە با بڵێن قسەی زاڵ بێت یا حجەی بە قۆتر بێ بۆ بابەتەکە بۆیە لە ئێستادا ئەگەر هەرێمی کوردستان پابند نەبێ بەو بڕەنەوتەی کەوا لە بوجا تۆمار کراوە کە ئەم ساڵیش بڕی 550,000 بەرمیل نەوت لە کاتێکا بەداخەوە لە دانانی استراتیجێتی موازنە کە نوێنەری وەزارەتی نەوت ئامادە نەبوو لە مناقەشەکە من پرسیارم کرد بە حکومەوەی من ئەندامم لە لژنەی استراتیجێتی موازنەی عێراقیە پرسیارم کرد بۆ نوێنەرەکەیان ناتۆ وتیان نوێنەرەکە هیچ احتیمامێکی بێرە نییە و هیچ جوابدانەوەیەکیان نییە لەگەڵ عێراق و هیچ هەنگیەکمان نییە بۆیە نوێنەرەکەیان تەرکی دانیشتەکانی کردووە بۆیە عێراق 550,000 بەرمیلی داناوە بوو ئەبێ ئەم بەرپرسیارەتە وەزارەتی سامانە سروشتیەکان لە ئەستۆی بگرێ و هەر نەهامەتیەک و هەر دەرەنجامێکی خراپی لێکەوتەوە بێ بەرپرسانە مامەڵە لەگەڵ ئەو کەیسا بکە. بەڵێ سەبارەت ئەو کەشتەی کە پەترۆلی هەرێمی کوردستان لە کەنارەکانی ویلایەتی یەکگرتووی ئەمریکا سکالە تومار کردبوو لەلایەن حکوومەتی عێراق ئایا بۆچی دادگای ئەمریکا ئەم سکالایە لە بەرژەوەندی عێراق یەکلایی کرد؟ حکوومەتی ئەمریکی مامەڵە لەگەڵ دەستوراکە لەگەڵ نسوسی دەستوریاکە و ئەو تەفسیراتانە
کە دەستور هەڵێگرێ ئێمە قەناعەتمان وایە هەرێم توانە یا هەرێم قەناعەتی وایە توانێت نەوتی خۆی سەر بەخۆ بفرۆشێ دیارە لەوێ ئەو دادوەرە بەو ئاراستەیە سکاڵاکەی بۆ یەکلایی بۆتەوە کەوا عێراق سەرپشتە لە فرۆشتنی نەوتە ئەومان لەبیر نەچێ ئەمە کێشەیەکە بێزگەلەوەی قانونی بێ کێشەیەکی سیاسیشە عێراق ئەمریکا بەرژەوەندی عێراقی لا گەورەترە تاوەکو بەرژەوەندی هەرێمی کوردستان ئەوە خاڵێکی دیکە هەناردەکردنی یا خستنە بازاری نەوت بە ڕێژەیەکی زیادە واکا کە نرخی نەوت دابەزێ لە ئێستێشا بەرژەوەندی ئەمریکا نییە نرخی نەوت دابەزێ چونکە نەوتی سەخری کە ئێستا ئەمریکا توانای دەرێنانی زیاد کردو بۆ 9 ملیۆن بەرمیل نەوت ئەگەر ملیۆنێ بەرمیل نەوتی هەرێمیشی بۆ ئیزافە بکەین ئیستیسماراتی ئەمریکی لەم مەجالات زەرەر دەکات چونکە نەوتی سەخری کولفەی زۆرە و ئەو ئیستیسماراتی ئەمریکا لە مەجالا بەکارهێناوە تووشی شکستە بێت ڕوبەڕووی شکستە بێتەوە کە هەندێک دەوڵەت پێیان وایە بەنیازن ئەم شکستە تووشی ئەمریکا بکەن لە مەجای نەوتی سەخریە بۆیە ئەمریکا بەرژەوەندی لەوایە کە هەرێم نەتوانێت سەر بەخۆ نەوتی خۆی بنێرێ بۆەوەی ئەو ئیزافە بۆ ناو بازاری نەوت دروست نەبێ و نرخی نەوت نەبەزێلەوە زیاتر مەڵێ بەڵام وەزارەتی سامانە سروشتی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەبووەکە کە هەرێمی کوردستان بە پێی دستور لە گۆری دستوری عێراق ئەم نەوتە هەناردەی دەرەوەکەت و ئەفروشێ وەزارەتی سامانە سروشتیەکان ئەیتوانی محامیەکەی یاخۆی لەوێ ئەو سکاڵایی بەو شێوەیە تەفسیر بکردایە تاوەکو سکاڵاکەی ببردایەتەوە ئێستا سکاڵاکە بەو شێوەیە بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان تەفسیری بۆ ئەو قسانەی خۆی چییە؟ بەڵێ کاک ئەحمەد کاریگەریەکانی ئەم سکالایان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان چینە؟ ئەگەر ئەو سکاڵایانە شوێنی خۆیان بگرن و هەرێم نەتوانێت نەوت بفرۆشێ هەرێم تووشی تەنگەژەیەکی زۆر گەورە بێ بۆیە بە بڕوای من هەرێم باشترین بژارداوەیە تەفاوز بکات دانوستان بکات لەسەر ئەم بابەتە بۆ ئەوەی بتوانێت ئەگەر نەوتی خۆشی چکە ئێمە مناقەشەمان لەگەڵ هەندێک لە لیستەکان کردووە ئێستا بۆ چوونێک هەیەکەوە هەرێم بتوانێت نەوتی خۆی بفرۆشێ چونکە قەناعەتیان وایە کە هەرێم و بەغدان ناگەنە هیچ ئیتیفاقێک و هەر ئیتیفاقێک واژوو بکەن جێبەجێ ناکەن بۆیە هەرێم نەوتی خۆی بفرۆشە و داهات بۆ خۆی پیا بکە و چیترە و کێشە لە بینی هەرێم و بەغدادا نەمێنێ بۆیە بە بڕوای من دانوستان باشترین چارەسەرە بەڵام بە مەرجێک ئەو فەریقەی کەوا دانوستانەکە فەریقێکی پرۆفیشناڵ بێ و هەمووان ئاگادار بن بە تایبەتی تر لەبەرەوەی ئەندامانی پەرلەمان لەوێ چاودێری پرۆسەکەکەن و چاودێری ئەو مژاردانەکەن وەک پێشنیارێک ڕام وایە کە ئەندامانی فراکسیۆنەکان یا ئەندامانی لیژنەی دارایی یا یاسایی یا سەرۆکی فراکسیۆنەکان چاودێر بن بەسەرەوەی اتفاقی هەرێمەیکا یا ئەو دانوستانی کە هەرێمەیکا بۆ ئەوەی بزانین ئەو لایەنەی کەوا پابند نابێت زۆر بە ڕاشکاوانە بە خەڵکی خۆمان و جەماوەرەکەمان بڵێن. بەڵێ کاک ئەحمەد کەواتە ئەو وەفدانەی کە سەردانی بەغدایان کردووە پرۆفیشنەڵ نەبوون بە بەڵگەی ئەوەی لە ساڵی پاردا ئەو وەفدەی کەوا تەفاوزی کردبوو ملیارێک و 200 میلیۆن دلاری دانابوو بۆ پێشمەرگەوەی اتفاقیان لەسەر کردبوو لەبەرەوەی ئەم ڕقەمە نەگەیشت بووە نەوەزیرەکان و نەوەزارەتی دارایی و نەگەیشت بوو ئەندامانی لیژنەی دارایی و پەرلەمانتارەکان بۆیە ئەو پشکەی پێشمەرگە فەوتا لە کاتێکە حەشتی شعبی نیوەی پێشمەرگە نابێ و نیوەی پێشمەرگە ڕۆڵ و کاریگەری نییە لە ناو ڕوبەڕووبوونەوەی داعشە بەڵام توانرا زیاد لە تریلیۆنێک دیناری بۆ تەرخان بکرێ بۆیە بە بڕوای من ئەو وەفدە بێجگەل لەوەی لە مەجای دقیقی لە تەفاوزەکە پرۆفیشناڵ نەبوون چونکە تەفاوزەکە بە سێ قۆناغ چوو بوو قۆناغی یەکەمیان تەنها لێگەیشتن بوو قۆناغی دووەم کرابوو بە قەرارێک لە مەجلیسی وزەرا بە قەراری ژمارە 121 لەناو ئەو قەرارە هاتبوو هەرێمی کوردستان پێویستە ڕۆژانە یعنی کەلیمەکە بە عەرەبی نووسرا بوو لا یەقل عن 250,000 بەرمیل یعنی نابێ کەمتر بێت لە 250,000 بەرمیل و 300,000 کەرکووک لە کاتێکە هەرێمە یود نەخێر ئێمە وامان نەوتووە لە کاتێکە ئەم بڕیارە لە ئەنجومەنی وەزیران دەرچوو بوو 6 کوردی لێ جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ 5 وەزیری لێ بوو دوای ئەوە کە هاتە موازنەوە کرا بە قانون فعلەن بەو شێوەیە هات کە کرابوو کە پشتی پێشمەرگە بە شێوەیەکی مەتاقی دانرابوو جێبەجێ نەکراوە کاتی خۆی من بە وەزیری دارایی مود و بە سەرۆکی حکوومەتم مود و ئینفاقی فعلی کە هاتوو لە ناو موازنە بە هەمان شێوە بە هەموو لە ڕاپۆرتێکی دوور و درێژە سەرکردایەتی سیاسی کوردم ئاگادار کردەوە کە ئەم بوجەیە ئەم لغمە مفەخەخەی تایە کە ئەگەر بەکاری بێنێ حەیدەر عیبادی ئەتوانێت بوجەکەمان بە شێوەیەکی گشتی نەدات.
وەڵامی سەرکردایەتی سیاسی کورد چی بوو بۆ وەڵامەکەی تو؟ بەداخەوە سەرکردایەتی سیاسی هیچ کۆنتاکتێکی لەگەڵ پەرلەمانتاران و لەگەڵ وەزیرەکان نییە. ئەمە ئەو سێ گروپە سەرکردایەتی سیاسی، گروپی وەزیرەکان و پەرلەمانتاران کە ئێمە نوێنەرانی خەڵکین هیچ کۆنتاکتێک و دانیشتنێک و لێگەیشتنێکی تایبەتمان نییە بە هیچ مەسەلەیەک، بۆیە هەر یەکە بەجیا ئیشی خۆیەکە، بۆیە دەرەنجام نەمانتوانیوە داخوازەکانی خەڵکی کوردستان جێبەجێ بکەین. بەڵێ کاک حەماتێ، حەزەکەم بزانم تا ئێستا حکوومەتی باغا هیچ پارەیەک بۆ پێشمەرگە ناردووە؟ ئەو پارانەی کەوا لە مانگەکانی پێشوان نردوێتی هیچیان لە 37 ملیاری دینار تێنەپەڕیوە، ئەوەش بریتیە لە بودجەی تەشغیلی وەزارەتی پێشمەرگە کە لە کاتێکا حکوومەتی هەرێم کە نەوتی نردووە ئەو برانەی نردووە هەموو مانگێکسی تا 33 تا 37 ئەوەندەی من ئاگادار بم، چکە لە ڕێگەی نوێنەری وەزارەتی دارایی کە لە بەغدایە پەیوەندیمان هەیە کەوا هەموو جارێک بڕێک پارە نێرن بۆ پێشمەرگە، لە کاتێکە ئەم بڕە پارە لە چاو هێزی پێشمەرگە، لە چاو ئەو سنوورێک کە هێزی پێشمەرگەی پارێزێ، لە چاو ئەو تەکالیفە جەنگیانەی کە هەیە و کە هەرێمی کوردستان تەحمولی مەسئولیەتەکەیەکا زۆر کەمە، ئەو بڕە پارەی کەوا ڕۆژانە بۆ قواتی عراقی سەرفەکرێ بە دەقاتی ئەمە بێ کە ئەو ڕێژە پێشمەرگەی کە ئێستا بەشدارن لە بەرەکانی شەڕ زۆر زیاترە لە قواتی لەو هێزانەی عراق کە لەو ناوچانە هەیە، چونکە ئێمە معلومە لامان کە ڕاستە وەزارەتی دیفاع بەشداری لە شەڕەکانەکە، بەڵام بە شێوەیەکی گشتی وەزارەتی دیفاع بە ئەندازەی پێشمەرگە ڕۆڵی کاریگەری نییە، چونکە لە عێراق تەنها حەشتی شعبی شەڕەکانەکە لە دژی داعش بە ڕێژەیەکی کەمیش وەزارەتی دیفاع، بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان بە شێوەیەکی زۆر بەرفراوان کە نزیکی 1050 کیلۆمەتر لە بەرەکانی شەڕدایە و سەرکەوتوو بووە لە هەموو بوارەکانەوە. هێزەکانی عێراق زۆر جار پشتی پێبەسن و ئەگەر هێزی پێشمەرگە نەبێ بە بڕوای من نە حەشتی شعبی و نە هێزەکانی عێراق بەرەنگاری داعش ناتوان بوەستنەوە. کاک حەماتە، لە ئێستادا حکوومەتی بەغدا هیچ بەرە پارەیەک بۆ هەرێمی کوردستان ناردووە؟ تا ئەندازەی ئێمە معلوماتمان هەبێ لە قانونی موازنە لە مادەی 11 بڕگەی 3دا هاتووە کە ئەڵێ ئەگەر هەردوو تەرەف هەر لایەک لەم دوو تەرەفە ئیلتیزاماتی خۆی جێبەجێ نەکرد لاکەی تریش ئازادە لەوەی جێبەجێ نەکا، واتە ئەگەر هەرێم نەوت ڕادەستی حکوومەتی عراقی نەکا ئەوە حکوومەتی عراقی ئەتوانێ پارە نەنێرێ بۆ هەرێم، لەبەرەوەی لە ئێستادا ئەوەندەی من معلوماتم هەبێ ڕۆژانە تەنها 50,000 بەرمیل نەوت ڕادەستی سۆمەوەکرێ، ئەگەر پارەیەکشی ناردوێ تەنها بە ئەندازەی ئەو بڕەنەوتەیەکەوە ڕادەستی سۆمۆ کراوە. بەڵێ ئێستا عەبادی دەست بە چەکسازی کردووە، عەبادی دەڵێت چەکسازیەکانی من هەرێمی کوردستانیش ئەگرێتەوە، ئایا عەبادی ئەتوانیت چەکسازی لە ناو هەرێمی کوردستان ئەنجام بدە؟ نەخێر، هەرێمی کوردستان وحدەیەکی سربەخۆیە، هەرێمێکی سربەخۆیە، عەبادی بە شێوەیە بۆی نییە چاکسازی لە هەرێمی کوردستان بکە و خەڵکی کوردستان ڕێگە نادەن، خەڵکی کوردستان لە ڕێگەی فشارەکانیانەوە، لە ڕێگەی پەرلەمانی چالاکی خۆیەوە و لە ڕێگەی کۆمەڵگەی مەدەنی و حیزبە سیاسیەکانەوە چاکسازی خۆی ئەکاد و ملزەمە بەوەی چاکسازی بکات، چونکە ئەگەر چاکسازی نەکات جەماوەری خەڵکی کوردستان لە هەرێمی کوردستان و لە حکوومەتی هەرێم و هێزە سیاسیەکانی قبوڵ ناکەن. بەڵێ ئەم چەکسازیانە کە عەبادی ڕاگەاندووە ئایا لە کردارەوە ئیش پێکراوە سەرکەوتوو بووە تا ئێستا؟ بەڵێ بە تەکید تا ئەندازەیەکی باش سەرکەوتوو بووە، تا ئێستا توانی بێتی لە موچەی پلە باڵاکان لە ساسی موازنەی گەڕاندوتەوە بۆ خەزیێنەی دەوڵەت و لە 12 عەقدی وەزارەتی دیفاعی هەڵوەشاندووە کە نزیکەی 6 ملیارد دۆلارە و کۆمەڵێک مەلەفاتی تری لە بەردەسایە کە ڕوبەڕووی دادگای بکاتەوە، تا ئێستا ئەوەی لەسەر ئەرزی واقعە جەماوەر لەگەڵ ئەم چاکسازیانە و توانیوێتی جۆرێک لە ئاشتبوونەوە لە نێوان دەسەڵاتی تەنفیزی و جەماوەرە دروست بکە، لە ڕووی داهاتەوە چاوەڕێیەکرێکەوە حکوومەتەکەی حەیدەر عیبادی بەرەو چاکسازی زیاتر بڕواوە بتوانێت هەندێک مەلەفاتی ساخینی هەیە بیدا بە دادگا بە تایبەتی ئەو پارانەی کەوا چوونەتە دەرەوەی عێراق لە ئێستادا لە هەوڵی ئەوایە کە ئەو پارانە بگەڕێنێتەوە بۆ عێراق کە نزیکەی بە 112 ملیارد دۆلارە بێت. بەڵێ کاک ئەحمەد، چەند پەرلەمانتار هەنای ئاماژەبەوا دەکەن کە چەکسازەکانی عەبادی بەس لەسەر وەرەقەنە نەشوە بواری جیبەجێکردن. ئەو پەرلەمانتارانە لە خۆیان بپرسە هەر لە موچەکەی ئەوان نزیکەی 3 ملیۆن کەم کراوە لە حیمایەکانیان کە 8 حیمایان بۆ دانراوەتەوە بە بڕیارێکی عیبادی، بەڵام بە دەوامێکی کامل کەواتە کاتە 16 حیمایە، هەر لە ئەندام پەرلەمانەکە لە ئێستادا 14 حیمایی نەماوە. ئەمە بەشێکە لە چاکسازی کە لە هەرێمی کوردستان ئاشتیوانە بووە و موچەکەی خۆی کەمی کردووە و مخەساتەی کە پەرلەمانتاران هەیان بووە، وەزیرەکان هەیان بووە، لە ئێستادا لە سا
پەنجای کەمی کردووە ئەگەر ئەمە چاکسازی نەبێ ئەو بەڕێزانە چی بە چاکسازی ئەزانن. بەڵێ کاک ئەحمەد سا چەند ئەم چەکسازیانە تا ئێستا جێبەجێ کراوە؟ لە ڕووی مالیوە لە سا سێی موازنەی گەڕاوەتەوە بۆ عێراق کە ئەمە لە چاو ئەو مەرحەلەی پێشوە هەنگاوێکی باشە کە عیبادی ناوێتی بەڵام هەنگاوێک نییە بەقەدەر حەجمی ئەو گەندەڵیە نییە کە لە عێراقا هەیە بەقەدەر حەجمی ئەو ئینفاقە ئەو خەرجیە ناپێویستانە نییە کە عێراق هەیە بووە بەقەدەر ئەو عەقدە وەهمیانە نییە کە عێراق لەو پێش هەیە بووە بەڵام خوتوەیەکە بە ئیتیجاهێکی بە ئاراستەیەکی تەندروست بۆیە دەستخۆشی لەو چاکسازیەکەین و خوازیارین هەرێم بە زووترین کات هەمان هەنگاو بنێ. بەڵێ زۆر سپاس بۆ ئەحمەد حاجی ڕەشید بریاردەیە لە ژنەوەدارەی لە پەرلەمانی عێراق گۆپ ئاوایەکی ڕاستەخۆ لە ستودیۆی مال لە سلێمانی